ساڵتان لێبێ و ئەم کاتتان باش من چیاوەجوید لا بەرنامەیەکی نوێی 360 جارێکی تر لەگەڵتان دەبم گفتوگۆ دەکەین دەربارەی بابەتێک کە ئەویش جیابوونەوەی دایک و باوکە و چارەنووسی منداڵەکانیان. ئەلبەتە لە هەرێمی کوردستان باس لە ڕێژەی جیابوونەوەی هاوسەران ناکەین کە لە ئێستادا بەپێی و ئامارانەی دەخرێنە ڕوو لە هەڵکشاندایە، بەڵام لە پاڵ ئەوەدا قوربانیەک هەیە، ئەویش منداڵەکانن. ئەلبەتە منداڵەکان زۆر جار بەپێی ویستی خواستی دایکەکە یان باوکەکە ڕێگری دەکرێت لەوەی کە یەکێک لە دایک و باوکەکانی ببینێت. بۆ نمونە ئەمڕۆ لەم بەرنمەیەدا کەیسێک دەخەینە ڕوو، ژنێکە دوای ئەوەی کە لە هاوسەرەکەی جیا دەبێتەوە خاوەنی دوو منداڵە، بەڵام هاوسەرەکەی ڕێگری دەکات بە هەموو جۆرێک لەوەی کە منداڵەکانی ببینێت. لە کاتێکدا یاسا هەیە، بەپێی یاسا دەبێت منداڵ ئەگەر تەمەنی لە خوار 2 ساڵەوە بوو دەبێت ڕۆژانە دایکەکەی یان باوکەکەی لا هەر کامێکیان بژی دەبێت بیبینێ. دواتر ئەگەر تەمەنی لەسەر 2 ساڵەوە بوو هەفتەی جارێک 24 کاتژمێر دەبێت یان لەگەڵ دایکەکەیان لەگەڵ باوکەکە بمێنێتەوە، ئەوش بەپێی حاڵەتەکە و بەپێی جۆری کەیسەکە گۆڕانکاری بەسەردێ. ئەلبەتە مافی منداڵە کە دایک یان باوکی خۆی ببینێ و لەگەڵ هەڵدوو کشیاندا بژی، بەڵام ئایا لە هەرێمی کوردستان توانراوە ئەم مافە بەرجەستە بکرێ؟ ئەمڕۆ لەگەڵ میوانەکانم هەم لە ڕووی یاساییەوە هەم لە ڕووی دەرونی شەوە کاریگەریەک دروست دەکات لەسەر منداڵ کاتێک کە دایک و باوکی جیا دەبنەوە و ڕێگری دەکرێت لەوەی دایکی ببینێ یان باوکی ببینێ، لە ڕووی دەرونی و کاریگەریەکی دەبێت و دواتر چۆن ئەم منداڵە ڕوبەڕووی کۆمەڵگە دەبێتەوە. لەگەڵ میوانەکانم پرۆفیسۆری دکتۆر عومەر پەتی مامۆستای زانکۆ و نووسەر کە لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت و هەروەها خاتو شۆخان حەمەڕەشید پارێزەر کە لە سۆدیۆ لەگەڵمان ئامادە دەبێت گفتوگۆی ورتر و زیاتری ئەم بابەتاکەی. من سەرەتا بە خێراتنی میوانەکان مەکەم سوپاسی ئامادەبوونیانەکەم. دکتۆر سڵاوتان لێبێت بەخێر بێن، خاتو شۆخان ئێوەش بەخێر بێن. سپاسی ئامادەبوانی شەکەم کە لێرە لەگەڵمان ئامادەن، هەڵبەتە دواتریش ئەمان هەر سەرنجێکیان هەبوو دەتوانن لە بەرنامەکەدا بیخەنە ڕوو. بەڵام من بەر لەوەی بچمە لای میوانە سەرەکیەکانم وەک پێشتریژ ئاماژەم پێدا کەیسێکمان لەگەڵ دەبێ. ئەو ژنێکە هاوسەری پێشووی ڕێگری لێ دەکات لەوەی کە منداڵەکانی ببینێ. من دەمەوێت لە زاری خۆیەوە چیرۆکەکەمان بۆ بگێڕێتەوە تا ورتر بزانین کێشەکەی چییە و بۆچی ڕێگەی پێ نادرێ منداڵەکانی ببینێ. ئەو میوانی کە لەگەڵ مایە ناوێکی خوازراوی هەیە، ئەوی شەهلایە. من بە خاتو شەهلا بانگەکەم کە ناوی ئەسڵی خۆی ناوێکی دیکەیە. خاتو شەهلام کاتتان باش، سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان، سپاس کە دەتەوێت لە ڕێگەی بەرنامەی 360ەوە چیرۆکەکەت بخەیتە ڕوو. دەستپێک ئەمەی خۆت بۆمان باس بکەیت، چیرۆکی تۆ چییە؟ لەکوێوە دەستی پێ کرد؟ سڵاو لەوێ شێخان، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتێک کە داتان بە من. چیرۆکی من لە 2009ەوە جیا بوومەتەوە، هەتا ئێستا چەند داوام کردووە، مناڵەکانم نەبینیوە. داواکانم فەشەل پێهێن یان دوایە خەن بۆ ئەوەی کوڕەکەم 15 ساڵ پڕکاتەوە و قسەی بخوات، بەڵام لە قانونا من زۆرم هەوڵداوە، زۆر یعنی شتێکم کردو هیچی شتێکم بۆ ناکرێ. باشە مناڵەکانت تەمەنیان چەندە؟ نازانم هۆکار چییە. مناڵەکانم گەورەکەم هەشتن نەچۆتە 15 ساڵ مناڵ بوو. ینی زیاد لە منداڵێکت هەیە؟ بەڵگیان. باشە لە 2019 ینی تا 2019 دەبێت ینی زیاتر لە 10 ساڵ بوو بێت هاوسەرگیریت کردبێ. ینی لەو ماوەیەدا گرفت و کێشەتە بووە لەگەڵ هاوسەرەکە، دواتر بڕیاری جیابوونەوە دیاوە. هاوسەرەکەت بۆچی ڕێگە نادا منداڵەکانت ببینی؟ سەرەتا دادگا منداڵەکانی یا بە باوکی یان دایەوە بە دایکی کە کامتان لە ئەستۆی بگرن بە خێوکردنی منداڵانە؟ چیە خانم، من مردەکەم زۆر خراپ بوو لەگەڵ ما، بەڵێ لێدانی هەبوو، مەصرفی ناکردین، قسەی پێکردم، دەری ئەکردم، چەند جار دەری کردوم لە ماڵ، جارە ڕۆشتوم بۆ شڵتەری ئافرەتان لە سلێمانی شوێن دەڵدانی ئافرەتان، جارێکیش چووم بۆ لانەی ئارام، هەردوو جارەکەیش مردەکەم بۆ هۆکاریەوە. جاری یەکەم بە لێدان لێیاندام، هەوڵ کوشتنیاندام، بەڵام نەیانتوانی. جاری دووەم هەر خۆم و کچەکەمی دەرکرد، کچەکەم مناڵی بچووکمە، خۆم و کچەکەمی دەرکرد، یەوم نابێ بێنەوە. من شوتم باشە مەدەم وایە، بەڵام تەحملم نەکرد بەهۆیەوە شوێنەکە باش نەبوو، نەگونجاو بوو بۆ من، گەڕامەوە لای بەناچاری. دوای ئەوە مردەکەم تەلاقیام، بە شەرعی تەلاقیام، شاهیدیشم هەبوو، بەڵام تر
شتەکە نەگونجا هەڕەشەیان لێ کردمایان و نابێ باستیان تەلاق بکەی منیش وتم باش هەتا وەکو 2019 مانگی 2019 ناچار بووم ترمێردەکەم زۆری لێیان 7 مانگ و تەلاقیا بووم بە شەرعی بە قانونی تەلاقی نایام داواشم تۆمار کردووە چەند جار لەسەر و پیاوە پێشەوە نایانهێش داواکانم سەر بگرێت هەڕەشەیان لێ کردم محامی مەگر هەڕەشەیان لە محامیەکەمە کرد باشە دواتر جیاببوونەوە کە لە دادگای یاخود لە محکەمە جیاببوونەوە منداڵەکان تۆ دەستبەرداریان بووی وتت منداڵەکان ناتوانم بە خێویان بکەم یان چۆنی بووە منداڵەکان دران بە باوکی نا من کە باوکی مناڵەکان و کاتەوە نەخرابوو لەگەڵما هینم کرد داوام لەسەر باوکی مناڵەکان تۆمار کرد لە سلێمانی بە تەنیا دانیشتم لەبەرەوە کە بە تەنیا دانیشتمەوە کات نەمەتوانی مناڵ بەخێوکەم بەڵام نەموتووە بە هیچ شێوەیە نەموت و حاشا لە مناڵەکەم دەستم لە هەموو حەق و مافێکی خۆم هەڵگرتووە بۆ مناڵەکانم لە 2019ەوە بەڵێنم بینون لە بەرهەمبەر وەرگرتنی مناڵەکانمە دەستم لە هەموو حەق و مافێکی خۆم هەڵگرتم با مناڵەکانم بەنێ ئەسڵەن نیانهێشتۆ بیشیان بینم باشە لە دوای 2019ەوە هیچ کات هەوڵی ئەوە دیاوە کە لە دەرەوەی یاخود بەبێ ئاگایی باوکیان بیان بینیت یان لە دوورەوە چاودێریت کردبێتن حەزت کردبێ عاتیفەت بۆیان جوڵا بێ بیان بینی بەڵێ ڕۆشت و مارەوەڵا ڕۆشتم تەنیا کچەکەم ببینیوە نەیانی هێشت و کوڕەکەم ببینم مناڵەکانی ترم ببینم کچەکەم لە دوورەوە بینیوەی تر خۆ مردنێک بۆ من کە نەتوانم بچم باوەشێکیان پێ بکەم ببوورە کە ناڕەحەتی شت ئەەکەین ئەی منداڵەکانت داوای تۆ ناکەن بڵێن ئێمە حەزەکەین بچین بۆ لای دایکمان ببینین مناڵەکانمیان ترسانەوە زۆر باشە زۆر کات لە چیرۆکی هاوشێوەی ئەمەی کە ئێستا جەنابتانی تێدان لە کاتی جیاببوونەوەی هاوسەرەکاندا کە منداڵەکە لای کەسێکیان ئەبێت هەوڵی ناشرینکردنی لایەنیکەیان ئەدرێت هیچ کات بە منداڵەکانی تۆ وتراوە بۆ نمونە لایەنی خراپی تۆ باس بکەن یانەوێ ناوی تۆ بزرێنن لە لای مناڵەکانت بەڵێ لە قانونیشان ناویان زران و لە قانونیشان تۆمەتیان بە دروست کردوم چەندەها تۆمەتیان بە دروست کردوم بەڵام هیچم لەسەر ئیسپات نەبووە هیچ شتێکم لەسەر ئیسپات نەبووە بتە حەدایشەوەڵێم ئێستا بڕۆن لە قانونا بچن بگەڕن بە دوامە یەک هەڵەیەکم نییە بەڵام من ناتوانم ئەم مناڵانە ببینم بەڵام لە ڕووی قانونەوە دایک هەرە بێ مناڵ ببینی منیش لە 2019ەوە مناڵم نەبینیوە باشە ئەی لە دادگایانی هەوڵە دیاوە لە ڕێگەی دادگاوە بتوانیت بینینی مناڵەکانت لانی کەم مسۆگەر بکەیت چونکە بە پێی یاسا بێت دەبێت تۆ هەفتەی جارێک لانی کەم 24 کاتژمێر مناڵەکانت ببینی چیاخان ئەمە سێم داوامە 14 جەلسە ڕۆشتوم بۆ محکەمە سێم داوامە داواکانم فەشل پێێنن داواکانم دواخەن ئەڵێن بۆ خاتی خوا دوای مەخەن کوڕەکەم با نەبێ بە 15 ساڵ بۆ قسەی وەرنەگیرێ چکم کوڕەکەم ببێ بە 15 ساڵ قسەی وەرەگیرێت و ئەویش ئێستا ترسانویانە قسەیان بۆ کردووە کوڕ وەک کچ نییە کوڕ قسە زۆرەگرێتە دڵ بەڵام کچ وانە کچ باشترێ لە کوڕ بەڵام کوڕ داخەگرێتە دڵ ترسی ئەوم هەیە لەبەرەوە ئەڵێم با کوڕەکەم یعنی ڕق نەگرێتە دڵ بەرامبەر بە من خۆ کوڕەکەم ئاگادار بووە کوڕەکەم ئەزانێ کوڕەکەم مناڵ نەبووە 13 ساڵ بووە کە باوکی چۆن لێداین و دەری کردوون و قسەی پێوتوم و ئێهانەی کردوم و ئێستا شاوام لێ ئەکا مناڵش لێ باوکیان نیە لە ماڵ خەزورە من واتە لای باوکیشیان ناژین ینی لە ماڵی ننکیانن بەڵێ باوکیان هاوسەرگیری کردوتەوە باوکیان هاوسەرگیری کردوێتەوە ماڵی باوکشی لەلادەیە باشە ئەوەندەی ئاگاداری بیت منداڵەکانت لەوێ دڵخۆشن ینی مامەڵەی ماڵە خەزورانت چۆنە لەگەڵ ئەوانە ئەوان مرتاحن دەخوێنن یعنی بارودۆخیان باشە بارودۆخ هیچ کەس نابێ بە دایک و باوک بۆ مناڵ بەڵێ وایە بژیانیان باشە مسۆگەرە ناڵێم خراپن چکو ماڵ خەزورانم خراپ نەبوون ماڵ باوکی مردەکەم خراپ نەبوو مردەکەم خۆی خراپ بوو خۆی وای لە خۆی کرد یانی وای لە من وای لە خۆیشی کرد لە پێناو پارەیە لە پێناو ئەوەی ئافرەتێکی تری ئەویست ئافرەتەکە معاش خۆر بوو پێم وتووە ئیجازەم داوتوم بڕۆژن بێنە پەنجەمۆری بۆ ئەەکەم چی ئەڵێ بۆتی ئەەکەم بەس دیڵبە دانشم بە دیار من هەمەوە نەهێشتووە و توێتی من تۆم ناوێت واتە ئامادەش بووی ژنت بەسەر بێنێ بەڵێ
بەڵێ ئامادە بووم شایەدیشم هەیە وتومەژن بێنێ هەرچی ئەکا بابیکە بەس بە شەرتێ دانیشم بە دیار مناڵەکانەوە نەیهێشتووە. زۆر جار لەم کێشە کۆمەڵایەتیانەیە ینی کە سوکار خزم و کە سوکار ڕۆڵیان هەیە لە چارەسەری کێشەی ئەم دوو تەرەفەیە، ینی تۆ کە سوکاری خۆت یان کە سوکاری کوڕەکە هەوڵی ئەویان نەیاوە نێوەندگیری ئەوە بکەن، ینی ئەم کێشەیە لە ماڵەوە چارەسەر بکەن؟ با زۆر کە سەوڵی داوە بەڵام مێردەکەم هەر سوور بوو لەسەرەوە لێم جابێتەوە. تەلاقیا بووم بە شەرعی تەلاقیا بوو، ئیترە شتە چارەسەر ناکرا. ئەمیشەیوت تۆ ئەڵبەت کە سوکار منایانەوێ بە کە سوکارم ماوت حەزم ناکرد زۆر کە سوکارم زۆر شت بزانن چکم ئێمە منتیقەیەکی بمانەوە نەمانەوێ ئێمە کورد عەشایەرین بەڵام منتیقە ئێمە زیاتر عەشایەرن زیاتر ئەو شتانە چێ بە مێشکانە من کەسیش قبوڵی ناکە کە کچەکەی لێی بدرێت و سەعەتیەکی شەو دەربکرێت ماڵە دراوسێ بێن بەهارایەوە لەبەرەوە هەنێشتم بە مەڵ کە سوکارم نەمەوێرا بیڵێم هەموو با دژناتی لێ نەکەوێتەوە بەڵام خۆماوەم لێ هاو ئێسش تەنها داواکاریم ئەوەیە تەنها مناڵەکانم ببینم چی ئەڵێن ئەیکەم بەس مناڵەکانم ببینم. باشە خاتون ینی من ئەمەوێت پرسیارێکی تر لە جەنابتان بکەم تۆ ئێستا هەوڵت نییە لە ڕێگەی ماڵە خەزوورانتەوە هەفتانە بێت یا مانگانە بێت هەوڵی ئەوە بێ بەبێ ئاگای باوکیان بچی منداڵەکانە ببینی یا ئەوانیش ناتوانن ئەو کارت بۆ بکەن؟ باوکیان ناتوانەوە باوکیان ڕەشەی کرد و دوتی ئەگەر دایکان بیان بینێ لە ئێوە شەسەنمەوە. باشە خاتون ینی کاریگەری کردوتە سەر دەرونیان لە چ ڕوویەکەوە کاریگەری کردوتە سەر دەرونیان؟ ئەم جارە ئەم ئاخر جەلسە کە ڕۆشتم بۆ محکەمە لەبەرەوە داواکەم هێشتا لە محکەمایە ئەم ئاخر جەلسە کە ڕۆشتم ئاگام لێ بوو مناڵەکان نەیانەوێرا سەیرم بکەن بە هیچ شێوەیەک ئەمی سەیریان بکەم ئەمی قسەیان لەگەڵا بکەم باوکی نەیە هێشت ڕێگەی نادا. زۆر باشە لەگەڵمان بمێنەرەوە دواتر هەر پرسیارێک هەبوو لە جەنابتانی ئەکەین. دکتۆر گوێبیستی قسەکانی ئەو خاتونە بووی کە لەگەڵمان لەم بەرنامەیە ئامادەیە ئەلبەتە ئەو نایەوێت کە ڕوخساری بناسرێتەوە نایەوێت کە بزانرێت کێ و کێ نییە. منەمێ و ئێوە وەکو شارەزایەک هەم لە بواری پەروەردە و هەم لە چەندین بواری دیکەشە قسە لەسەر بابەتە بکەیت. یعنی ئەمەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ڕەنگە ئەمە یەکەم کەس و کۆتا کەس نەبێت کە ڕێگری لێ دەکرێت لەوەی منداڵەکانی ببینێ. هەڵبەتە دواتریش خاتوشەلە لە ڕوایە سایەکەوە زانیاری زیاترمان پێدات بەڵام لە ڕوە پەروەردەیەکەیەوە ئەمە چ کاریگەریەک لەسەر دەرونی و مناڵانە بەجێ هێڵێەوەتە دایکیان ینی دەگیری لە بەرنامەکەدا دەستی کرد بە گریان دەڵێت هەموو شتێکەکەم بەس بۆی مناڵەکانم ببینم. بەڵێ سەڵاو لە تۆ چیاخان و لە ئامادەبوانی ناو ستۆدیۆ و لە خانم شالاخان بەڕاستی ئەمە کەسێکی ئالۆزە ئالۆزەکەشی دەگەڕێتەوە بۆ پێش هاوسەرژینی ینی پێش ئەوەی هاوژین پێک بێنن بەڕاستی دیارە زۆر لێک جیاواز بووینە ئێمە دەبێ پێش ئەوەی تووشی ئەوە ئاریشە و ژوورگرفتانە بین دەبێ کە دێن گرێبەستی هاوژینی واژۆ دەکەین دەبێ بزانین تا چەند ئێمە لێکتری نێزیکین خاڵە هاوبەشەکانمان چییە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە لە ڕووی ئاستی خوێندەواریەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی گونوشین و شارنشین ئەمانە هەمووی گرینگە بەڕاستی دوایەوەی کە گوێم لە هەموو قسەکانی خانم شالاخان بوو ئەمانە هەمووی دەگەڕێتەوە سەرەوەی کەوا هاوسەرگیریەکە لەسەر بنەمایەکی دروست نەکراوە ئەوە لەلایەک بەڵام بین ئێمە بە دوای چارەسەر بگەڕێن نویان کاریگەری چییە بێگومان کاریگەری زۆر لە ڕووی پەروەردەی و دەرونیەوە لەسەر منداڵەکان دەبێت لەبەرسی زارێ بزانین مناڵ کێ مناڵە منال لەو کەتەی لە ناو سکی داچێتی تا تەمەنی 12 ساڵی لە دەروونزانی پێدرێن مناڵ بەڵام لە ڕووی یاساییەوە تا خوار 18 ساڵی پێی دەرێن منداڵ کەواتە لەم ماوەیە منال کۆمەڵێک پێویستی هەیە دەبێت بۆی جێبەجێ بکرێ بۆ ئەوەی لە ئایندە ببێتە کەسێکی تەندروست بەپێ ئەوەی کە من جێم لێ بوو مناڵەکانی کە بەڕاستی کچ و کوڕێکن دایک و باوک هەر یەکە بەرپرسیارەتی خۆی هەیە لە پەروەردەکردنی منداڵ پەروەردەکردنیش تەنها ئەوە نییە تۆ خواردن و جلوبەرجان بۆ ئامادە بکەیت پەروەردەکردن واتە ئامادەکردنی بۆ ژیان بەداخەوە ئەوە کە ڕۆڵی دایک و باوک هەردوو گرینگە چ بۆ کچەکە چ بۆ کوڕەکە بە تایبەتی لە تەمەنی 3 ساڵی و 5 ساڵی یەکەم کە بناغەی کەسایەتی هەموو تاچێک لەم تەمەنەوە سەر هەردەگرێتن یان دەتوانین بڵێن بناغەکەی دەست پێ دەکاتن کەواتە
دەتوانم بڵێم لێرە ڕۆڵی دایک کە دیار نییە هیچ کەسێک ناتوانێت ڕۆڵی دایکی بەڕاستی قەرەبوو بکاتەوە نەدایمگە نەدایک و داپیرە و باپیرە نەخزم و کە سوکاری هەردوولا چونکە ئەو هەست و سۆز و خۆشەویستیەی کە لەلایەن دایکەوە بە کوچ و کوڕ دەدرێ با تایبەتی تەنانەت باوکی ناتوانێت باوکی ڕۆلی خۆی هەیە دایکی ڕۆلی خۆی هەیە بەڵام لە ئایندەدا ئەم منداڵانەدا کەسێکی یان دەتوانین بڵێن نەوەیەکی ناتەندروست دەبێت ینی لێت پرسی بەڕاستی تۆ هیچ پرسیار نێشتەوە کە گوتی دەترسێن بەڵێ ئەو منداڵانەی کە دوور لە دایک پەروەردە دەکرێن متمانیان بەخۆ نابێ بڕواایان بەخۆ نابێ تووشی ترس و تۆقان دەبن ئەمانە جگەلەوە متمانەوەیان بەخۆ نابێ بڕیار ناتوانن بدەن هەمیشە لە بڕیاردارەکانێ دوودڵن تووشی دلە ڕاوچێ دەبن تووشی خەمۆچی دەبن ینی ئەمانە دەتوانم بڵێم لە ئەنجامی ئەوەی کە دایک لێیان دوورە تووشی زۆرشتی تریش دەبێ بۆیە لە ڕووی پەروەردەیەوەشەوە بەڕاستی بۆشایەکی گەورە دروست دەکات چونکە لە هەر تەمەنێک لەو تەمانانەی منداڵ کە ئاماژەم پێکرد ئێمە دەتوانین مناڵی دابەشی سێ قۆناغ بکەین مناڵی قۆناغی شیر خۆرە کاتا تەمەنی 3 ساڵیە لە 3 ساڵی تا 5 ساڵی قۆناغی باخسەی ساوایانەیە منداڵان و لە 6 شەو تا 12 باخسەی دەتوانین بڵێن قۆناغی سەرەتاییە هەر یەک لەم قۆناغانە پێداویستی خۆی هەیە دەبێت دایک پێداویستی بۆ مناڵەکان جێبەجێ بکاتن کە دایک نەبێ ئەم بۆشاییە بەجێ دەمێنێ بەڕاستی کاریگەری دەبێت لەسەر لایەنی جەستەیی لایەنی دەرونی لایەنی ژیری و لایەنی سۆزداری و لایەنی کۆمەڵایەتی تەنانەت بەر کەسێکی بەرێ ناتەندروست دەبێت باشە دکتۆر یعنی دەبینین باشە دانی دەبینین لەم حاڵەتانەیە جاری وایە دایکەکە ڕێگری لە باوکەکە ئاکات منداڵەکانی ببینێیان بە پێچەوانەوە منداڵەکە ئەین باوکەکە ڕێگری لەکات لە دایکەکە منداڵەکانی ببینێ و یەکتریش تۆمەتبارەکرێ ینی ناشرینکردنی بەرامبەر و ناوزڕاندنی بەرامبەر بوو ئەوەی کە منداڵەکەش بتێکێتەوە ئەم دایکە ئاڵێ من لەوە ئەترسم مناڵەکەم تەبەنی ببێ بە 15 ساڵ و لە دادگا وتەی وەرئەگیرێ دەڵێت دایکت پێخۆشترە لەگەڵی بژودیان باوکت ئەو کات من هەڵ نەبژێرێ لەبەرەوەی منیان لەلا ناشرین کردووە بە جۆرێک باسی منیان بۆ کردووە تێڕوانینیان منداڵە گۆڕاوە ئەمە لە ڕووی پەروەردەییوە چی لەسەر دەرونی و مناڵە بەجێ هێڵێ بەڵێ بێگومان زارێ لە لای یەکەوە فێری ناڕاستی دەبێ نادروستی دەبێ ینی ئەمانە کە لە دووری دایک بێ ئەم باوکە لە بەرەو ژینی هێناوە بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی هەموو شتێک بەکاردەهێنێ بەداخەوە لە کۆمەلگایەکی کوردەواری کە ئاستی لە خوێنداری لەوانەیە نزم بێت چکە بەڕاستی هوشیاری کە نەبوو کە لە خوان نەترسا هەرچەندامە لە قسەکانی خانم شالاخان وتی من ڕازیش بوویمە کە ژنم بەسەر بێنێ خۆزگە نەهێشتا بە بگاتە کاری لێک زیابوونەوە بە تایبەتی کە دەرێ لایەن ماڵی باوکی ئەم کوڕا یاری ئەم پیاوەی پیاوی باش بوونێ دەبات لە ڕێگای ئەوانەوە لە ڕێگای ماڵی دایک و بابی خۆی و دایک و باوشی ئەوان هەریز دەبواە ئەو بیتوانێ مناڵەکان لە لای وی و لە ژێر چاودێری داپیرە و باپیرە بەخەوی بکردانێ ئەوە باشتر بوو دادگا بکرێتە بەرەو بە خۆ دەزانی دادگاکانیش بەداخەوە تا ئێستا بڕیاری یەکلاکەرەوەیان نەبووە ئەجینە ئێمە سێ لایەن پەیوەندی با کێسەکە و یان گرفتەکەی ئەوە یاسا وەزارەتی داد وەزارەتی ئاوقاف کاروباری ئاینی و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەڕاستی دەبێ ئەمان هەرسێک بێنە سەرهێل ینی ئەمە بۆ ئایندەی نەوەی ئەم کووردا زۆر خراپە ینی ئەمە تەنها ئەم کێسەژ نیە هەرو خۆشت ئاماژ بێکرد چەندان کێزی تر و دەتوان بڵێم ژوور گرفتیترەیە بۆیە بەڕاستی دەبێ بێنە سەرهێل دەبێ ڕاشکاوانە چارەسەری ئەم شتە بکەن چارەسەرەکە بە یاسا دەکرێت بەڵام بۆ تا ئێستا دەرێت تەنانەت هەڕەشیان لە پارێزەر کردووە دیارە کابرا دەستڕۆیشتووە یا ئەوەتە بە پارە دیارە هێندەکە ئیش و کاری خۆی دەکات یا ئەوەتە بەهێز بەداخەوە دەبێت دادگا زۆر بەهێزتر بێ لە هەڕەشەی هاوڵاتی ئەگەر یاسا سەروەر نەبوو ئەوە مافی خەڵک دەخورێ و کە مافی ئەم خاتوونە دەخورێ و مناڵەکانیش دەبنە قۆچی قوربانی بەداخەوە سبەینێ ئەمانە ئەگەر بەو شێوە پەروەردە بکرێن چێ دەرێ دزێکی لێ دەرناچێت چێ دەرێ پیاکوژێکی لێ دەرناچێت چونکە لە ژێر دەتوانم بڵێم چاودێری دایک پەروەردە نەکراوە دوورە لە باوکیش لەبەر ئەوەی باوکی ژنیە ناوە لە شوێنێکترە کا لە لای ئەم خاتوونە بواە مناڵەکانی پەروەردەی بکردا بواە و مانگانەیەشی بۆ بڕێ بنایەوە بەڵام هەمووی ناوزڕانە بۆ ئەوەیە داوای مافی خۆی نەکە بەداخەوە
لێرە هوشیاری ڕۆلی خۆی دەبێنێ لێرە دەبێ میدیاکان ڕۆلی خۆیان ببینن دەبێ پەروەردە لە قوتابخانەکانە ڕۆلی خۆی دەبێت دایک و باوک دەبێ خێزانەکان وشیار بکرێنەوە بەداخەوە ئێستاشی لەگەردابێ باوک سالاری هەر زالە لە کۆمەڵی کوردەواری من نارێم لە هەموو شوێنێک بەڵام دیارە لە هەندێک شوێن ماوە کاوەش جێگای داخە ئەم مناڵانە و ئەم خاتونە بوونتە قوربانی ئەم کێسە. زۆر باشە دکتۆر دواتر دەگەڕێمەوە لای جەنابتان خات و شۆخانیانی لە ڕووی یاساییەوە کە ژن و مێردێک لە یەک جیابنەوە منداڵیان هەیە منداڵ ئەدرێ بە کامیان یعنی بە مفەسەڵی لە ڕووی یاسایی و بۆمان باس بکە. بەڵێ بێگومان لە دوای جیابوونەوەی هاوسەرەکان بەپێی یاسا کارپێکراوەکاری هەرێم و عێراقیش مناڵ هەتاکو تەمەنی 15 ساڵ مافی دایکەواتە دایکایەتی یاخود ئەوەلیەتیەوەی کە مناڵ لای چێبێ لە لای دایکە بەڵام بەویستی خۆی ئەکرێ هەنێ جار دایکەکە بە ڕەزامەندی خۆی کە ئەڵێ من ناتوانم ئەو مناڵانە بەخێوکەم یاخود سەرچاوێکی دیاریکراوی نییە یاخود کەسوکاریش نەکە بەداخەوە هەنێ جاراڵن ئێمە ئامادەنین مناڵەکان بەخێوکەین کە لە زۆربەی حاڵەتەکانە چونکە من پێم وایە هیچ دایکێک ئامادە نییە دەست لە مناڵەکەی هەڵبگرێ و نتوانێت مناڵەکەی بەخێوکە بەڵام هەنێ جار لەژێر هەنێ فشار و کاریگەریە ناچارەکرێت کە مناڵەکەی بەخێونەکە لەو کاتێ ئەگەر بەویست و ڕەزامەندی خۆی بیاتەوە بە باوکەکە ئەوە دادگا هیچ یاخود قانون هیچ ڕێگریەک ناکرێت بەڵام لە ئەسڵدا بەپێی قانون ئەوەیە کە مناڵ مافی دایکە لە ناو قانونە و لە ناو شەرعیشە بەهەماشە دانە بابۆی بڕۆین لە چه حاڵەتێکە مناڵەکە نادرێتەوە بە دایک؟ باڵێ ئێمە تەنها دوو حاڵەتمان هەیە کە دایک بێبەشەکرێ بەوەی کە مناڵەکە بەخێو نەکەواتە ئەرکی دایکایەتی نەبینێ بەڵام ڕێگری ناکا لە بینینی مناڵەکەی ئەویش ئەگەر خوا نەخواستا دۆسیەکەی لە ڕووی ئەخلاقیەوە یاخود جیابوونەوەکەیان هۆکارێک بێ کە لە ڕووی ئەخلاقیەوە ئەم دایکە نەتوانێت پەروەردەیەکی باشی مناڵەکەی بکە و حاڵەتی دووەمیش ئەگەر هاتوو لە ڕووی دەرونیەوە راپۆرتێکی پزیشکی پشتڕاستی بکاتەوە کە ئەم دایکە ناتوانێت دایکایەتی بکە یاخود کاریگەری خراپی لەسەر مناڵەکەی بێ تەنها لەم دوو حاڵەتەیە کە دایک بێبەش ئەکرێ لە دایکایەتی بەڵام بە هیچ حاڵەتێک ڕێگری نابێ لە بینینی مناڵەکەی بۆیە پێم سێرە کە زۆر جار بەهۆی نەبوونی هۆشیاری لە ناو کۆمەڵگای ئێمەیە پێی وایە کە نەک تەنها مافی بینینی مناڵ مافی دایکایەتیشی نییە بەڵام ئێمە وەکو باسمان کرد لە ڕووی قانونە هەر هۆکارێکیش هەبێت تۆ ناتوانانی ڕێگری بکەی لە بینینی مناڵەکەت چ دایکەکە بە یاخود چ باوکەکە چکە هەنێ جار بە پێچەوانەشەوە هەنێ دایک هێ ڕێگری ئەکا لە بینینی مناڵەکەی لەلایەن باوکی چکە لە باوکێکی خراپ بۆ یان مەسەلەن خراپترین شتی لەگەڵا کردوین بێبەشی کردوین لە هەموو مافێک نەفەقەیان نایە بەڵام لەم حاڵەتەشە دادگا ناتوانێت ئەو ژنە ناچارکە کە ڕێگری بکە لە بینینی مناڵەکەی بەڵام بەهۆی نەبوونی هۆشیاری تاکە و لە ناو کۆمەڵگای ئێمەیە چ ژن بێ یاخود پیاو پێی وایە کە جیا ئەبنەوە یەکەم کەس باوکەکەیە کە ئەبێ مافی باوکایەتی هەیە یاخود دەبێ مناڵەکان لای باشە خەد و شۆخان لێرە بابەتێک گێتە پێشەوە ئەویش باوکایەتیە یعنی بۆ هەمان شێوە بۆ نمونە ئەگەر ژنەکە تۆمەتێکی ئەخلاقی هەبێ یاخود بۆ نمونە لە ڕووی دەرونیەوە نەتوانێت دایکایەتی بکە بەڵام حەقی بینینی هەیە بۆ باوکەکەش بە هەمان شێوەیە ینی ئەگەر ئەو دوو حاڵەتێتی هەبێ ناتوانێت مناڵەکان لە ئەستۆ بگرێت باڵێ وەکو باسمان کرد حەقی مشاهدە یاخود حەقی بینینی مناڵ مافێکە بە دایک و باوک دراوە و هیچ هۆکارێک نییە بۆی کە ڕێگری بکە بەڵام ئەکرێ هۆکارێک هەبێ بەوەی کە سنوورداری بکە بینینی مناڵەکە ئەکرێ وەکو باسی کرد وەکو بەڕێز باسی کرد ئەگەر تەمەنی خوارد 2 ساڵ بوو لە چەند سەعاتێک لە مانگێکا چەند سەعاتێک لە شوێنێکی دیاریکراو کە دادگا بۆیان دابینەکە لەژێر چاودێری کۆمەڵێک توێژەر و شارەزار لەوێ مناڵەکە ئەبینی ئەگەر لەسەر و 2 ساڵ بێت هەفتانە 24 ساعت کە ئەم قەرارش تازە گۆڕانکاری بەسەر هاتۆ چکە پێشتر 2 ساعت هەتاکو 6 ساعتمان هەبوو بەڵام لەسەر زۆربەی زۆری داواکاری هەم دایکان و هەم باوکانیشکیان دەو ماوەی زۆر کەمە بۆ بینینی مناڵەکانمان بۆیە دادگا بڕیاریە بە گۆڕینی ئەو بڕیارە درێژی کردو بۆ 24 ساعت بەڵام هیچ کات ڕێگری نییە لەوەی ئەگەر دایک و باوکەکە خۆیان ڕێکەون لەسەر بینینی مناڵەکە هەنێ دایک و باوک هەیە بە ئیتیفاق ڕێکەکەون لە دوایەوەی کە جیابنەوە مەسەناڵە 3 ڕۆژ لای من بێ 3 ڕۆژ لای تۆ بێ یاخود لە کۆتایی هەفتەکانە 2 ڕۆژی کۆتایی هەفتەکە لای یەکێکیان بێ ئەم ئیتیفاقش بە هەمان شێوە دادگا هیچ لاریەکی نییە لەوەی کاتی ئەگەر دایک و باوکێک ئیتیفاق بکەن لەسەر بینینی مناڵەکەیان بەڵام لەو حاڵەتەی کە اتفاق ناکەن و ناچارن بچنە دادگا ئەو کاتە دادگا کات و شوێنی بینینی مناڵەکەیان بۆ دابینەکە حەزەکەم یەکشتی تر ڕوونکەمەوە لە هەنێ حاڵەتە کە باوکەکە نەفەقەی مناڵەکە ناکێشێت هیچ پارێک نایە بە مناڵەکە بەڵام لەگەڵیشیا داوای بینینی مناڵەکەکە زۆر جار ئێمە کەیسەکانی ژنان کێنە لامان ئەڵێن من ناهێڵم بیبینم لەبەرەوەی باوکەکە هیچ نەفەقەی مناڵەکە ناکێشێ بەڵام ئێمە بۆی ڕوونەکەینەوە کە مەوزوعی نەفەقا و لەگەڵ بینینی مناڵەکە دوو بابەتی جیاوازە تۆ دەتوانی لەم لاوە داوای وەرگرتنی نەفەقە بکەی بۆیە تۆ ناتوانی بە پاساویەوەی کە ئەم باوکە
باوکە لە مناڵەکەی نەپرسیوەتەوە پارەی نەیاوە تۆ ڕێگری بکەی لە بینینی مناڵەکەی. بۆیە زۆر جار وەکو باسم کرد لەبەرەوەی خەڵک شارەزایینی لە یاساکان و لە ناو دادگاکان بابەتەکان ئەبەستنەوە بەیەکەوە. هەمان بووە سێرەکەی ژنێک هەبووە ساکو چۆن ئەم خاتونە گوێمان لێ بوو کە ئەڵێ من تەنازلم لە هەموو شتێک کردو لە بەرامبەر بینینی مناڵەکەم، بەڵام ئەسڵ وایە تۆ حەق نییە تەنازلکی لە مافی خۆت، تۆ بۆ تێ داوای هەموو مافەکانی خۆتش بکەی و بۆش هەیە مناڵەکان نەک داوای بینینی بکەی، داوای بەخێوکردنیان بکەی، داوای ئیسردادی حەزانە جیاوازە لەگەڵ داوای مشاهدە. خاتونە ئەڵێ یعنی دادگا مماطلە بە قەزیەکەی ئەکات، یعنی ئەڵێ سێ جارە تەئجیل ئەکرێت بەس لەبەرەوەی تمنی مناڵەکەم بگاتە 15 ساڵ و لێدوانی لێ وەربگیری یاخود بۆ نمونە قسەی وەربگرن. بەڵێ ئێمە بەڕاستی من ناتوانم ئینکاری لەوە بکەم کە بینینی داوا لە ناو دادگاکانە ڕێگایەکی دوور و درێژە و پێویستی بە نەفەسێک و تەحملێکی زۆر هەیە و زۆر جار بەهۆی گۆڕینی داواکارەوە بۆی گۆڕینی دادوەرەوە بەهۆی گۆڕینی بابەتی دۆسیەکەوە لەوە چێ گۆڕانکاری بەوەی کە جارێک خۆی ناچێ بۆ داواکە لەوە چێ داواکە دواکەوێ بۆ ماوەیەکی زۆر. من ئەزانم کە ڕاستەکە داوای بینینی چیوە کاتێکی زۆری پێچێ، بەڵام وەکو خۆشی باسی کرد لەوە چێ لاوەڵ تا ئاخیر پارێزەری نەبوو بێت ئەمەش دیسان و جارێکی تر کێشەی بۆ دروستەکە بەوەی کە زۆر جار شارەزان نابێت لە ڕێکارەکانی ناو دادگا و زۆر جار ئەمە واکات کە بێزار ئەبێ وازە هێنێ لە ناو دادگاکانە. منیش ئەزانم کە ڕێگایەکی دوور و درێژە، بەڵام دوجار چۆن ئەتوانێت بەردەوام بێ لەسەر دۆسیەکەی و هەموو ئەو کاتانی کە بۆی دیاریەکرێ لە ناو دادگا بە شێوازێکی ڕێک و پێک و ئیلتیزام بکە بەو شێوازی کە دادگا بۆی دابین کردو، مەسەرەن داواکاریەکانی شایەتی هەیە بەڵگەی هەیە چی هەیە ئامادەی کا بۆ ناو دادگا. بەڵام وەکو باسم کرد هەنێ جار هەیە ژن بەداخۆ لە ناو کۆمەلگای ئێمەیە خۆی واز لە مافی دایکایەتی ئەهێنێ، واتە ئەم ژنە ڕاستەکە من ئەزانم کە لە بارودۆخێکی خراپە بۆ ئەزانم کە ناچار بۆ مناڵەکانی بەجێ بێڵێ، بەڵام هەنێ حاڵەتمان هەیە ژنەکە خۆی واز لە دایکایەتی هێنێ بۆی کاڵێ من مناڵەکانی بۆ بەجێ هەڵم بۆی تۆزێ ناچار بێ مناڵەکانی بەخێوکاو و دواتر مەسەلەن بگەڕێتەوە بەلای من یان پەشیمان بێتەوە، بەڵام دواتر خۆی باجەکەی ئەیە چونکە ئێمە هەموو جار ڕێنماییمان بۆ دایکانی کە مناڵیان هەیە ئەوەیە کە ئەڵێن تکایە لە کاتێ بڕیاری جیابوونەوە ئەیە یاخود لە کاتێکا کە گرژووی و ئاڵۆزی لە نێوانتانە هەیە مناڵەکانتان مەکەن بە قوربانی، مناڵەکان مەخەرە بەردەستی باوکی چونکە دوایی وەرگرتنەوەی ئاسان نییە، چونکە دوایی وەرگرتنەوەی مناڵەکەت لە باوکەکەی کارێکی قورسە و ڕێگایەکی قورسی بەسەریت. هەروەکۆم خاتمەی کە گوێمان لێ بوو ئەگەر لە کاتی تەلاقا مناڵەکانی لەگەڵ خۆیان ببردایە لەوە ئەچوو ئاسانتر بووە باشتر بووە، بەڵام وەکو خۆی باسی کرد بۆ کۆمەڵی هۆکاری کۆمەڵایەتی و لەژێر هەڕەشە و ترسان ناچار بۆکە مناڵەکانی جێبێڵێت ئەمە کردوتی بن بە تەنیا ژیاوم سەرچاوێکی داهاتم ئەمە یەکێکە لە هۆکارەکانی ترکە نەبوونی سەرچاوی دارایی پاڵپشتی نەکردنی کە سوکاری ژنەکە بۆەوەی کە هاوکار بن لە بەخێوکردنی مناڵەکانی ئەمە واکە کە ژن زوو تەسلیم ئەبێ و ناچارە بێ مناڵەکانی باتەوە بەدەستی باوکەکە و دوجار وەرگرتنەوەی قورس ئەبێ. بەڵام هەتا تەمەوانەکەشی ڕاستە، یعنی بۆ پیاوانیش بە هەمان شێوەیە بۆن من ئەگەر ژنێک مناڵەکان لە ئەستۆی خۆی بگرێ و دواتر باوکەکە یعنی ئەو نمونانشمان هەیە باوکێ چەندین ساڵە ڕێگری لەکرێت لەوەی منداڵەکانی ببینێ بە هەمان شێوە وەکو باسم کرد من هەر هەفتەی پێشوو هەمان شێوە کەسێکی وام هەبوو بە پێچوانەوە پیاوەکە بۆکە هەموو شتێکی بۆ ژنەکە دابین کردو ماڵەکەی بۆ چۆڵ کردوون مناڵەکانی یاوەتێ هەموو پێداویستێک، بەڵام داوای بینینی مناڵەکەی کردووە لە ناو قانونانە لە دەرەوەی دادگا داوای کردو کە مناڵەکانی ببینێ، بەڵام ژنەکە ئامادە نەبووە بۆیە سێرەکەی ژنەکە پیاوەکە لە حاڵەتێکی عەسەبی تووڕەیی ئەچێتە سەر ماڵەکە و کۆمەڵێک حاڵەت بەسەر ماڵەکە هێنێ دەرگا و پەنجەرە ئەشکێنێ ژنەکە پۆلیسی بۆ بانەکە ئەگیرێ. بۆیە سێرەکەی لەم کاتەیە کە پیاوەکەش نازانێت داوای مافی خۆی بکە، پیاوەکەش نازانێت کە کاتێک لە کۆمەلگای ئێمەیان ژن جیا ئەبێتەوە یان داوای مافی خۆیەکە ئەویش بە هەمان شێوە بۆی هەیە داوای بینینی مناڵەکانی بکە، بەڵام حەقی بەخێوکردنی مناڵ بۆ دایکە، واتە ئەگەر دایکێک خۆی و مناڵەکانی لە ماڵەکە بچنە دەرەوە پیاوەکە ناتوانێت داوای وەرگرتنەوەی مناڵەکانی بکات، وەکو باسم کرد ئیلا لەو دوو حاڵەتیانە بێ، بەڵام بۆی هەیە داوای بینینی مناڵەکانی بکە ئەویش لە ڕێگای ئەوەی کە دادگا بۆی دیاریەکات. زۆر باشە ئێمە گفتوگۆکە درێژەی پێدەین، بەڵام موچانێکی کورد وەرەگرین و دواتر لەگەڵتان بەردەوام دەبین.
وڵە بینێران دووبارە سڵاوتان لێبێ درێژە با گفتوگۆکانمان دەدەین لە بەرنامەی 360 کە قسەکردنە لەسەر چارەنووسی منداڵ دوای جیابوونەوەی دایک و باوکەکان. دکتۆر منەمێ ئەم جارە پرسیارێک لە جەنابتان بکەم. زۆر جار دەبیستین یعنی وەک خاتوو شۆخانیش ئاماژەی پێکرد منداڵ ئەبێتە قوربانی ئەو ململانێ و ڕق و کینێ هەیە کە لە نێوان دایک و باوکەکان بەرامبەر بە یەکتری هەیەە. یعنی بۆچی ئەبێ دایک لە بەرامبەرەوەی داخ بکە بە دڵی باوکەکەیە یان بە پێچەوانەوە باوک داخ بکە بە دڵی دایکەکەیە لە پای ڕق و کینەیە کە بۆ یەکتری هەیەە منداڵەکەی بەکاربێنێ. بەکارهێنانی منداڵ لە یەکلاییکردنەوەی ئەم ململانەیانە چ زیانێک بم منداڵە و بە خێزانیش ئەگەیەنێ بۆ خێزانی داهاتوش. هەڵبەتە ئەم خێزانە ڕەنگە دواتر ئەم ژنە شوو بکاتەوە یان پیاوە ژنی تر بێنێ منداڵی دیکە دروست بکەن. ئەمە کاریگەری لەسەر دەرونی ئەوانیش دروستەکە؟ بێگومان کاریگەری دەبێ نەک لەسەر ئێستا لەسەر ئایندەش، چونکە بێگومان ئێمە دەزانێت هەرۆکو ئاماژەم پێکرد زانایەکی وەکو فرۆی دەرێ بناغی کەسایەتی لەسەر تەمەنی 5 ساڵی هیندەبیان لە منداڵیەوە کەواتە ئەگەر بێت و ئەم مناڵانە بە جوانی پەروەردە بکرێن دوور لە ترس و دوور لە تۆقاندن و هەڕووجیف و هەڕەشە لێکردن بێگومان کەسێکی تەندروست دەبێت. بەڵام ئەگەر بێت و لە ژینگەیەک یان لە خێزانێک بێ هەمیشە شەڕ و شۆڕ و جنێودان و ناخۆشی بێ بێگومانەوە هەموو ڕنگ دەداتەوە لە کەسایەتی بە زۆرێکی نەرێنیش بۆ بەکاری دەهێنن بۆ نمونە وەکو کارتێکە، یعنی کە باوکەکە ئێستا وەکو کارتێک دژی ژنەکە بەکاری دەهێنێ دەزانێ بەو شێوەیە دەتوانێت بیباتەوە. ئەگەر نا دەبێ بەڕاستی ئەمە کێشەکە لە ئێرەدا نییە. چیاخان کێشەکە لەوەیە پێش ئەوەی کەوا شووی پێ بکە. هەندێک کەسەیە بەس مردون بۆ ئەوەی شوو بکاتن کاکە دەبێ پێش شووکردن بزانیت لەگەری پێک بی چکە هەندە پیاوەیە هەر پێش ئەوەی کاژنی یەکەم بێنێ دەرێکاکە من ژنی دووەم دەینم سێم دەینم کەواتە دەبێت تۆ ڕازیبی بۆی یان شووی پێمەکە کە دەزانی پیاوەکەت ژنی دووەم دەهێنێ کەواتە تۆ لە ئێستاوە یان دەبێت ڕازیبی یان نێری. دوایمین مەسلەی لێک جیابوونەوە هەرچەند بۆ شۆخان خارج ئاماژەی پێکرد لێرە چارەسەرە. هەندێک زارەیە ناگەیە چارەسەر بە هیچ هەموو دەرگاکاندا دەخرێت اینجا پەنا دەبەنە بەردادگا و لێک جیابوونەوە. بۆیە یان دەبێ دام بە خۆی دابگرێ بتوانێت بەسەر ئەم جورگوتە زار بێ یا ئەوەتە دەبێ لە سەرەتای هاوسەرگیریەکانە یان هاوژیریەکانە دەبێ ئەوانە هەموو یەکلا بکەنەوە. ئەگەر نابێی تۆ بڵێ وڵا کاریگەری نابێ بەڵێ کاریگەرێکی زۆری دەبێ نەک تەنها لە ڕووی دەرونیەوە لە ڕووی پەروەردەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی تەندروستیەوە. یعنی ئەو مناڵانەی کە ئێستا بێدایکن چێ بەخێویان دەکات چێ پەروەردەیان دەکات چێ پێداویستەکانیان بۆ جێبەجێ دەکات. خۆ پێداویستی تەنها خواردن نییە. بۆ نمونە لەو تەمەنە لەوانە پێداویستی یاریکردنیان هەیە. جۆرەها ئێستا ئامێر پەیدا بۆ ئەوەی بتوانێت کات بەسەر بدەن. جۆرەها تەکنۆلۆژیای پێشکەوتووە هەیە بۆ ئەوەی زیرەک بن بۆ ئەوەی ژیریان بەرەو پێشەوە بچێ بۆ ئەوە ئێستا جۆرەها و یاریتر هەیە بۆ ئەوەی وەرزش بکەن بۆی تەندروستیان باش بێ. بەڕاستیانی نازانم ئەمانە و هەرچەندە گوتی لانی ماری باپیری کە دەکا لا دێن و باشن بەڵام ئەمانە جیرروگرفتانە ڕۆژ بەڕۆژ زیاتر دەبێ و گەورە دەبێ. وا نەزانی مناڵن ئەم جیرروگرفتانە کە گەورە بوون جیرروگرفتەکان کەمتە دەبێ و نەخێر لەوانەیە و منانان ڕقوکینیان دروستدا دەبێ. ئایا بەرامبەر بابیان یان بەرامبەر داچیان چۆن بیر دەکەنەوە ئەمە نازانین ئێستا بە ناوی کچ و کوڕەکە بیر بکەینەوە. بەڵام ئەمانە جیاوازی تاکایەتیە لە بینی ئەم ژن و مێردە و لە بینی ژن و مێردی تریش. ئێمە دەزانین هەموو تاشێک هەر یەکێک لە ئێمە سروشتی پێکاتەی جیاوازە بیرکردنەوەمان نووسرمان خەوترمان هەڵسو کەوتمان. بۆیە بێگومان ئەمانە کاریگەرێکی خراپی لەسەر کەسایەتی ئەم کوڕ و کچە دەبێت لە ئایندا. ئایا خوێندن تەواو دەکەن نازانین. ئایا پەیوەندی کۆمەڵایەتیان لەگەر هاوتەمەنەکانی خۆیان چۆن دەبێ ئایا چۆن هاوڕێ و هاوفاڤاڵی یەکتری هەڵدەبژێرن چکە کەسێک نییە ڕێپشان دەریان بکە. ئەم کچ و کوڕە هەموو کات ینی بە تایبەتی لەو سەردەمی تەکنۆلۆژیا ئێستای پێشکەوتن و لەو دنیای قەیرانە بەڕاستی لە هەموو کاتێک زیاتر پێویستیان بە دایک و باوکە نەک بە تەنها بەس باوک بەڵکو دایکیش کەچی ئەوە هەم بابی لێ دوورە هەم دایکی لێ دوورە چکە دەرەژینی هێناوە و لە شوێنێکی ترە و کەچی مناڵەکان لە شوێنشترە. باشە دکتۆر بابەتێک هەیە باپیرە چی لە سەریان دەیکەن بەڵام قەرەبووی دایک هەرگیز ناکاتەوە. باشە دکتۆر یعنی بابەتێک زۆر جارگوێ بیستی ئەبین هەروەگەوەی کە لەم کەیسەش کە لەم بەرنامەیە خسمانە ڕوو ئەم خاتونەوتی من ئامادە بووم ژنیشم بەسەر بێ بەس لە بەرامبەر ئەوەی کە مناڵەکانم گوێنێڵن و خێزانەکەی پەرتەوازە نەبێت.
یعنی حاڵەتێک هەیە زۆر بەرگوێمان ئەکەوێتەوە ئەڵێت بۆ نمونە منداڵ لە چوارچەوەی خێزانێکە کە سەرڕای ئەوەی گرفت و کێشەشیانەیە بە شەڕ بەڕێی ئەکەن بمێنێتەوە باشترە وەک لەوەی کە دایک و باوکەکە جیا ببنەوە. ئەم تێڕوانینە ڕاستە کە زۆر جارێ دەیبیستین لێرە و لەوێ خۆی ئەوە ئەگەرە تۆ دادناوە ئەو ئەگەرە ئێستا مەقسەی لێ دەکەین بێسوودە چیا خەندە وایە ئەو کاتە نەی هێشتا بگاتە دادگا ڕازی بوو وایە مناڵەکانی ببردا و پەروەردەی بکردایە بەڵێ ئەو کاتە باشتر بوو لەوەی بەڵام ئێستاکە ئەو بە قسە دەرێتن ئەمن ئامادەم ئەوەی ئێستاکە ئامادەیە بەر لەو شتانە ئامادە بووە ئێستا کابرا ئەو ئەڵێ من پێشتریش ئامادە بووم بەڵام هاوسەرەکەم سوور بووە لەسەرەوەی لێم جیا ببێتەوە بۆی بەخێو دەکەن ئەو دەڵێ من پێشتر ئامادە بووم دەڵێ پێشتر ئامادە بووم تەنانەت ژنیشم بەسەر بێ بەس هاوسەرەکەم جیام نێبێتەوە لێم غەدەبێت لەبێت لە پێش دادگابی خۆ بە قسەی من و تۆ نابێ ئەمە دەبێ بە یاساڕێک بخری یاسا بۆ هەیە هەروەکو شۆخانخانی جووتی یعنی ئەم کێسە خۆن ئێستا من دەتوانم یارمەتیان بدەم نەخێر کەس ناتوانێت بچێتە ناو خێزانە یارمەتیشیان بداتن لەبەر ئەوەی کێسەکە بە سەر بە گۆبنە سەر بە گیر و گرفتە و کەس ناوێری لێز بێتەوە دەبێ بە یاسا چارەسەر بکە یاساش دادگایە بەخۆش دادگا چەند دەچێشێ زۆری دەوێت خواگەرنا ئەمە دەرێ پارێزەریشی کردە دەبا پارێزەرەکە بە ناوی لە دادگا وابرێ بەس ئایا پیاوەکە ڕازیە لەوانەیە بە دوای دابنێن ئامادە بێت لە دادگا لەوانەیە نێتە دادگا ئامادە نەبێت کە ئادا ئامادە نەبێ ئەم دادگای دووبەرە دوا دەخرێت دواخستن لە بەرژەوەندی ئەم ژنە نابێ ینی بەڕاستی ئەوەی کە ئێستا بیری لێ دەکاتەوە دوای پێشتر بیری لێ بکردە چکە ئێستا کە زیاتر کارتەکە دەتوانم برێم لە بەرژەوەندی پیاوەکەیە پیاوەکە دەسەڵاتە پیاوەکە شتەکە لە دەستەویە ئەو بردوێتەوە تا ئێستا بۆیە ئەوەی ئەمن دەیبینم ینی شتەکە بەداخەوە لەبەر ئەوەی ئاستی ڕۆشنبیری یان هوشیاری ئەم خوشکە بەڕێزە زۆر لە ئاستێکی خراپدا بووە نەیتوانیوە چۆن مامەڵدیارە پیاوەکەش خۆیان نەناسیوە ئەوەندە ساڵی لە لای بووە نابێ بزانی پیاوەکەی چ زۆرە کەسایەتیە کەسایەتێکی کە لە ڕقە کەسایەتێکی درنەرمە کەسایەتیەکی تۆلە سێنەرێ ینی یەکێک ئەوەندە ساڵە هاوژین معنای چیە یان هاوسەر یعنی هاوبەشی لە ژیان ئەگەر هاوبەشی لە ژیانی لەگەر کردی بێ دەبواە شارەزای پیاوەکەی بێ دەبێ بەپێی ئەوەی کە پیاوەکەی چۆنە وا لە گەری بکردا بواە وا بجوو لای بێ چونکە ئەمە هاوژینیان کردووە گرێبەستەکەیان نابواایێ بەو شێوەیە هەر بۆشێتەوە کە گەیشتۆتە ئەو کاتە کە چارەسەرەکەی ئالۆزە ینی بەڕاستی کاتی دەوێ و ئەوەش برێونەرەی لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی پەروەردەیەوە کاریگەری لەسەر منداڵەکان دەبێت تۆ بێ ئێستا هەروە بە ئاسانی چارەسەری بکەی ناتوانانی لێ دوورە ناتوانانی کۆنتترۆلیان بکەی هەرچێک برێ من لەگەریان باش دەبم وا خزمەتیان دەکەم واهینیان دەکەم هیچم ناوێ بەڵام ئەم قسانە ناخوا لە دادگا دەبێ دکتۆر دەبێ هەمووی بە یاسا ڕێک بخێ پرسیارێکم لە جەنابتان هەیە ڕەنگە وەک ئامۆژگاریەکمانەوە لە جەنابتانەوە وەری بگرین زۆر جار بۆ دروستکردنی خێزانێک بۆ دروستکردنی دیواری تۆکمەی خێزانێک پێویستە ئەو دوو هاوسەرە بیر لە چی بکەنەوە بەر لەوەی بگەنە ئەوەی کە منداڵ دروست بکەن بەر لەوەی بیر لەوە بکەنەوە کە خێزانێک دروست بکەن کە لە دەرە لە خوێنی ئەمان منداڵێک بکەنەوە چۆن منداڵێ بکەنەوە بۆی حاڵەتی لەم جۆرە دووبارە نەبێتەوە ینی جار هەبووە منداڵ ئەو دقەیە کە لە سکی دایکی هێناویانەتە دەرەوە زۆر لە جێ خۆیتی منداڵ هەبوو ئەو دقەی لە سکی دایکی هێناویانەتە دەرەوە نیانیش تۆ بیبینێ یا یانەتەوە بە باوکی بەڵێ دەزانی چیاخان دەبێت چۆن بێ بۆ نمونە بەیانی دوو کەس دەیانەوە هاوسەرگیری بکەن هاوژینی پێک بێنن بەڕاستی دەبێت زۆر لێگەر یەکتری دابنیشن نەکەروەیە بە ئاسانی و لەبەرەوەی جوانە و لەبەرەوەی ماڵی هەیە و لەبەرەوەی خاوەن بڕوانامەیە نە دەبێت لێ بکۆڵتەوە بزاری لە ئاستی ڕۆشنبیری خۆیتی ئاستی ئابووری ئاستی کۆمەلایەتی بیرکردنەوەی دەبێت دابنیشن بزانن ئایا سروشتی کەسایەتی ئەوە چۆنە تووڕەبوونە ئایا ڕەزیلە کابراایەکی تووڕەیە دەبێت ئەمانە بەڕاستی هەروە بە ئاسانی نەبێ ماوەیەشی دەوێت هەتا شارەزای یەک دەبن دوایی کە شارەزای یەکتر بوون دەبێت بێن پێک بێن گرێبەستەیە لەو گرێبەستە دەبێت هەموو شتێک ڕوون بکرێتەوە ئایا یەکسەر دوای ئەوەی کەوا هاوسەرگیریان پێکێنا یەکسەر مناڵیان دەبێت باشە کە مناڵیان بوو مناڵەکە چۆن پەروەردە بکەن دەبێت لەسەر پەروەردەکردنی منداڵیش ڕێک بکەون ینی من بەڕاستی لەم ماوەیە یەکێک ویستی ژن بێنێ بە کچەکەی گوتبوو پێش ئەوەی بهێنێ ئەمن لەوانەیە ژنی دووەم دەهێنم ئایا تۆ ڕازی ینی بەڕاستی دەبێ هەموو شتێک بۆ یەکتری ئاشکرا بکرێ شارەزای یەکتر ببن اینجا بڕیار بدەن و بزانن ئەگەر یەکی زیابوونەوە بەیانی مافیان چییە
لە ڕووی یاساییەوە هەرچەندە شۆخاخانیش ئاماژەی پێکرد زۆر بەداخەوە لە هەردوو لە پیا و لە ژنیش ئێستا لەناو کۆمەڵی کوردەواری هەیە نازانم مافیا کەلێک زیابوونەوە لە ڕووی داراییەوە یان لە ڕووی سەردان یان لە ڕووی بینین ئەمانە چیری یاری پێویستە بەڕاستی خولیان بۆ بکرێتەوە ئەوانە پێش ئەوەی گرێبەستەکە واژۆ بکەن دەبێ بزانن ئاستی ڕۆشنبیریان بەرز بکرێتەوە ئینجا گرێبەستەکە واژۆ بکەن. زۆر باشە دکتۆر خەت و شۆخان یعنی بابی گەڕێنەوە سەر جانبە یاساییەکەی ئەم بابەتەکە ئێمە لەم بەرنامەیە گفتوگوی لەسەرەکەین. یعنی بە دکتۆریشم دایک هەبووە منداڵەکە ئەو دقەیە لەسکی دەریان هێناوە نیان هێشتۆ ببینێ و توانە با ڕەحمی بۆی نەچێ یاویانەتەوە بە ماڵی باوکی و ئێستا لە نەهامەتیە ئەژی ینی یاویانەتۆ یان ماڵە خەزورانە یا لە بەردەستی کەسێکی ترا پەروەردە ئەبێ بە هەر جۆرێک بێت مافەکانی منداڵ کە بێ هەر منداڵی هەیە بێ وەری ناگرێ ئەم حاڵەتانە چۆن مامەڵی لەگەڵەکرێ بەداخەوە ئێمە بە حکم ئیشەکەمان کە زۆر جار کێسەکانی ژنانمان هەن کە بە لە کاتی حەملە ڕوبەڕووی کێشەی جیابوونەوە ئەبن و زۆر حاڵەتی وامان هەبووە کە وەکو خۆت وتت لە ڕۆژی عملیاتە ئەڵێن باکە سوکاری باوکەکە بێت مناڵەکە وەرگێتەوە چکە ئێمە نامانەیە بیبینین کە بەڕاستی ئەمە حاڵتێکی زۆر نائینسانیەوە ئێمە زۆر جار ڕێنمایی ژنەکەمان کردووە کە تکایە ئەمە مەکە وەکو باسم کرد دوای قورس لەسەر ئەکەوێت دوای وەرگرتنەوەی قورسە دوای احتیمالە بۆ مناڵەکەی باسکەن کە تۆ ئامادە نەبووی شیری خۆشە بێ بە مناڵەکە تکایە دوای پەشیمان ئەبیتەوە و توێتی من ئامادەم دوای مانگی پێ نەچوە دوای چ ڕۆژ تەلەفۆنی بۆ کردوین گریاوە زۆر بێتاقەتم زۆر ئێمە پێمان نەوتی کە ئەمە خراپەوە ئەەکەی بەڵام سێرەکەی تێنەگەیشتنی کۆمەلگا و پاڵپشینەکردنی خێزانەکەی چکە زۆر جار ئەوەنە مەسەلەن ڕقوقچینەی ئەو زاواکەیان با بڵین لە دڵیانە ئامادەنین چونکە تاسە لە کۆمەلگای ئێمە پێی وایە کە ئەمە مناڵی بێگانەیە ئەڵێ ئێمە ئامادەنین مناڵی بێگانە بەخێوکەین کە بەشێکە لە جستەی ژنەکە کچەکەی خۆیان و ئەو مناڵە لە ڕەحمی ئەم ژنە هاتووەوە خوێنی خۆیانی تایە بەڵام پیان وایە ئەمە مناڵی بێگانەیە و لەلایەکی ترەوە لەبەرەوەی بابەتێکی تریشە ینی زۆر جار خێزانی کچەکە ئەڵێ ئەترسین لەوەی ئەم مناڵەش سبینێ شتێکی لێبێت ئەوەیەکە لەو حاڵەتانە کەیسم باسی ئەترسین ئەم مناڵە چونکە هەڕەشیان لێکەن ئەڵە سبینی ئەم مناڵە خوێن لە لوتی بێ ئێوە بەرپرسن ئەم مناڵە تووشی هەر شتێ بێ ئێوە بەرپرسن بەڵام ئەمە لە قانونا هیچ شتێک نییە هەموو حاڵەتانی کە بە قەزا قەدەر بڵێ لە بەروی مناڵەکە لای دایکی بووە قاچی شکاوە خۆڵی شکاوەی لە ئاخری دایکەکە تۆمەتبار نابێ بە هەر هۆکارێک کە مناڵەکە تووشی بێت بەهۆی قەزا و قەدەرەوە بەڵام هەنێ حاڵەت هەیە بۆهی ئیهمالی و کەم و کورتی دایکەکەەوە ئەگەر مناڵەکە تووشی حاڵەتێک بێت ئەمە دادگا لێپرسینەوەی لەسەرەکە و بە تۆمەتباردا ئەڕێ بەڵام لە هەموو حاڵەتەکانی تراکا دایکێک مناڵێک بەخێوەکە و لای کە سوکاری ماڵی خۆی ئەژی هیچ کات بەرپرس نیە لەوەی کە ئەم مناڵە خوا نەخواستە تووشی حاڵەتێک بێت تووشی نەخۆشیەکە بێت تووشی حادسەیەکی هاتوچۆ بێ ئەگەر بە تەقسیری و ئیهمالی نەبێ بۆی زۆر جار کە سوکارەکە لەوە ئەترسن ئەڵێ ئێمە هەموو جارێک ناتوانین بەرگەی ئەوە بگرین ئەگەر ئەم مناڵە شتێکی لێبێ کە سوکاری باوکەکە یەنە سەرمان داوامان لەسەرەکەن شکاتمان لەسەرەکەن کە ئەمە لە قانونە هەمووی ڕێک خراوە بەڵام بەهۆی نەبوونی هۆشیاریەوە سێرەکەی ئەم حاڵەتانە ڕۆیە بۆیە بەداخەوە سێرەکی زۆر جار حتا لەو حاڵەتانەش ئەگەر دایکەکە لە بەرامبەر بڕێک پارەشە تەنازول بکە لە مافی دایکایەتی خۆی بڵێت لە بەرامبەر بڕێک پارەیان من بە هیچ شێوەیەک داوای مناڵەکانم ناکەم یان داوای بینینی ناکەم و نووسراویش بێ و ئیمزاش بکە ئەم ڕێکەوتنش ئەتیباری نییە لە ناو قانونە چونکە مافی دایکایەتی مافێکە کەس ناتوانێت لێ باشە خەت و شۆخان کەیسێکی تر هەبوو من ئاگاداری بووم لە نزیکەوە ژنێک ئەڵێ لەژێر فشاری هەڕەشە و هەڕەشەی کوشتنە دەستبەرداری مناڵەکانی بوو لە بەردەم دادگایە وتی بووی من مناڵەکان ئەیەمەوە بە باوکی ئێستا شەوە کە 15 ساڵ بەسەر ئەمە تێپەڕیوە ئەڵێ نەهێڵن مناڵەکەم ببینم وەکو باسم کرد ئەگەر هات ئەو تەعهودە لە کاتب عەدلیش کرابێت هیچ اعتیبارێکی نییە چونکە وەکو ئەبێت باسی کە ئەبی سەلمێنێ بۆ دادگا کە لەبەر بارودۆخێک لەبەر زروفێک لەبەر هۆکارێک لەبەر هەڕەشەیەک ئەو وازی لە مافی دایکایەتی هێناوە بەڵام ئێستا ئامادەیە من نمونەی کێسێکم هەیە کە 14 ساڵ مناڵەکەی لای باوکی ژیاوە لەبەر ئەوەی کە ژنەکە لەو کاتەیە خۆی سەرچاوی دارایی نەبووە کە سوکاری ئامادە نەبوون ئەم مناڵە لە وەربگرن وەکە کچێکی گەنج بووە بۆیە دوای 14 ساڵ داوای وەرگرتنی مناڵەکەی کرد و لەبەروی لەو کاتەیە ئەیتوانی مناڵەکەی بەخێوکە و محکەمە یایەوە بە دایکەکە و ئەمە باشترین نمونەیەکە بۆ دایکانەی و حتا بۆم دایکەشی کە ئێستا لەگەڵمانایە ئەو پێی وایە کە مناڵەکەی ئیتر لە دوای 15 ساڵ دایکی ناوێت نەخێوانیە چونکە تەنها بە قسەی خۆی ڕاستە وەرئەگیرێ بۆ بەرچاوڕوونی کە بزانین دایکی ئەوەیان باوکی بەڵام دوجار توێژەری دەرونی کۆمەڵایەتیمان هەیە خەبیرمان هەیە لە ناو دادگاکانە ئەوان تەقریرە نووسن ئایا باشی ئەم مناڵە یاخود ژیانی تا چەند
پارێزراوە ئەگەر لای دایکی بێ و لە ڕووی دەرونیەوە یاخود لە ڕووی کۆمەڵایەتیەوە وا باشترە لای دایکی بێ یا لای باوکی بێ بۆیە تەنها یەک ڕێکار یاخود یەک تەنها قسەی مناڵەکە مەرجنیە بۆی کە وەرگیرێ ڕاستەوە بۆ بەرچاوڕوونی دادگا قسەی مناڵەکە وەرەگیرە بەڵام دوجار توێژەری دەرونی کۆمەڵایەتی خوێندنەوە بۆ ئاستی ئەو مناڵە ئەکەن کە ئایا ئەمە باشترە لای دایکی بێ یاخود لای باوکی بێت باشە توێژەرەکان چۆن بڕیار ئەدەن ینی بۆ منە دادگا چۆن لەویا بڕیارەدا زۆر جار وەک پێشتریش ئاماژەم پێەیە دایکەکە باوکەکە ناوی ئەزرێنەیان بە پێچەوانەوە باوکەکە ناوی دایکەکە ئەزرێنێ لەم حاڵەتەیە چۆن هەڵسەنگاندن ئەکرێ منداڵێک کە لە تەمەنیکی بچووکەوە تاوەکو 15-16 ساڵی ئەوەی کراوە بە گویا دایکت خراپ بووە باوکت بەو جۆرە بووە باوکت بەجێ هێشتوین دایکت ئەمەی بەرامبەر کردووی شیری خۆی ناویتە تێ چوزانم ئی لە ئاخری ئەم قسانە کراوە بە مێشکی ئەم مناڵەیە بڕیاردان چۆن لە مناڵە وەرەگیرە وەکو باسم کرد من لە بەرەوەی شارزایی دەرونیم نییە بەڵام بە حکم ئیشەکەم کە ڕۆژانە لەگەڵ کەیسەکانە ئیشەکەینەوە مناڵ کەسی لەو جۆراتۆتە بەڵێەوە مناڵ ئەبینین زۆر جار مناڵ هاتۆتە لامان کە دایکەکە لەبەر چاویە باسی باوکەکەی کردووە ئێمە وتمانە پێویست ناکات لە بەرچەی مناڵەکە تا بۆ خشێ بکە یا کە لە مناڵەکەمان پرسیوە قسێکمان لێ پرسیویان خۆی مداخەلەی کردو توێتی ئەو ئامادە بوون نەبووە بڵێ باوکم یان بڵێ ناوی بێنێ هەوتێتی ئەو تومە ئەو مەبەست لە باوکدا یعنی بەو شێوەیە ناشرین کراوە یاخود بەو شێوەیە مناڵەکە خۆی لە بەرەوەی لەناو ڕووداوەکەیە بووە لە بەرەوەی خۆی گرژیەکە ئەبینێ کێشەکانە بینێ کە بەداخەوە ئێمە وەک باسمان کرد هیچ یاسا و ڕێسایەکمان نییە کە ڕێگری کالەوەی کە مناڵ نابێت ڕوبەڕی توندوتیژی بێتەوە و مناڵ ئەسڵەن نابێت لە ناو کێشە خێزانیەکان نابژی و لە ناو دادگاکانیشە بەداخەوە لە کاتی جیابوونەوەی دایک و باوکە ئەوەی گرنگی پێنادرێت مەسیری مناڵەکانە ئیلا ئەگەر خۆی بە دۆسیەک نەچیتەوە بەردەم دادگا و داوای مناڵەکانێنەکە یان داوای نەفەقەی مناڵەکانێنەکەی دادگا ناپرسێتەوە لەوەی کە ئەم مناڵانە لای کێ بێت باروگوزەرانیان چۆنە بێ لایانی دەرونیان چۆنە ئیلا ئەبێ ئەو کەسانە خۆیان بە دوواداچوون بکەن توێژەرەکانیش بە دانیشتن لەگەڵ مناڵەکەیە و بە دانیشتن لەگەڵ دایک و باوکەکەیە بۆیان ڕوو نەبێتەوە کە بزانن باروگوزەرانی چۆنە و بەپی ئەو ڕێکار و یاسایانی کە خۆیان هیانە بۆ دانیشتن لەگەڵ کەیسەکانە و بڕیار ئەیان وە زۆر جار حاڵەتی وامان هەبووە کە باوکەکە بەڵگەی ئەوەی هێناوەتەوە کە بۆیە من نایەمەوە بە دایکەکە لە بەرەوەی دایکەکە لە شوێنێگەژی شوێنی گوزەرانی گونجاو نییە بۆ مناڵەکان مەسەلەن بە نمونە چەند ساڵێک پێش ئێستا کەرکووک و دەوروبەری شوێنێکی گونجاو نەبوو تەقینەوەی تیا بوو ڕۆژانە شەڕی تیا بوو باوکەکە ئەیود من مناڵەکانم ناخەمە ئەو شوێنەوە بەڵام دوجار دادگا بڕیاریەیە کە بەرژەوەندی مناڵەکان ئەوەیە کە لەگەڵ دایکەکەیە بژین لە هەر شوێنێک بێ بۆیە نەبوونی شوێن یاخودەوەی شوێنەکە ئارام نەبێ یان شوێنەکە گونجاو نەبێ ئەمانە پاساو نییە شۆخان لە هەرێمی کوردستان شوێنێکمان هەیە منداڵەکان لەوێەوە دایک و باوکەکانیان ببینن چونکە هەنێ حاڵەت هەیە لە هەندێک وڵات ئەگەر باوکەکە شوێنەکەی گونجاو نەبێ یان دایکەکە شوێنەکەی نەگونجاو نەبێ یا بۆ ئەو نمونە مەترسی دەست درێژی هەبێ بۆ سەر مناڵەکە ئەگەر لەگەڵ باوکی بێ یا لەگەڵ دایکی بێ شوێنێک هەیە ینی حکومت شوێنێکی تەرخان کردو لێرەشتی وامان هەیە بەداخەوە لەبەرەوەی ئێمە تاکو ئێستا لە هەرێمی کوردستان شوێنێکی ڕسمیمان نییە کە سەر بە دادگا بێ کە دیاریکراو بێ بەڵام ئێمە شوێنێکمان هەیە وەکو بینایەکە وەکو یەکێتی ژنان کە چەند ساڵێکە دادگا ئەو شوێنە ئەگەر هاتو ژنومێردەکە خۆیان ڕێک نەکەوتن لەسەر شوێنەکە چونکە ئەگەر ژنومێردەکە خۆیان ڕێکەون مەسەلەن کەسی سێم هەڵەبژێرن کە هاوڕێیەکیانە یان خزمێکیانە ئەڵێ لە ماڵی فڵان کەس ئەی بینین ئەی بین و ئەی هێنینەوە بۆ هەمان شوێن ئەگەر ڕێککەوتن ئەوە باشترە ئەگەر ڕێک نەکەوتن ئەوە دادگا ئەو شوێنیان بۆ دیاریەکە کە شوێنێکی باشە بەڵام وەکو باسم کرد شوێنەکە فەرمی نییە ئەکرێ شوێنێکی و بینایەکی تایبەت هەبێ کە لەو شوێنەیە چونکە هەنێک جار ئەوە بەڵێ چونکە دەوامی دیاریکراویان هەیە مەسەلەن بەڵام هەنێک جار ئێمە ئاگامان لێ بۆ بینینی مناڵ هەبووە ئێواران بووە بەڵام ئەو شوێنە داخراوە ئێواران نەبووە ناچارە بێت لە حوشەکە لە دەرەوە یەکتری ببینن بۆیە زۆر شوێنێکی گونجاومان نییە کە ئەکری ئەمە یەکێکە لەو خاڵانی کە تاکو ئێستا زۆر داوا کراوە ئیشی لەسەر کراوە بەڵام بە فەرمی بەهۆی نەبوونی میزانیە و کێشەی ئابوووریەوە تاکو ئێستان پێشەیە چارەسەر نەکراوە. زۆر باشە. من سواسی میوانەکانی دیکەش مەکەم خاتو شۆخان محەممەد ڕەشید پارێزەر و هەروەها پرۆفیسۆر دکتۆر عومەر پەتی مامۆستای زانکۆ و نووسەر کە لە هەولێرەوە لەگەڵمان بوو سپاسی هەمووتانەکەم کە لەم بەرنامەیە لەگەڵمان ئامادە بوون سپاسی ئامادەبوانی شەکەم بەڵام بەر لەوەی کە کۆتایی بە بەرنامەکە بهێن ئەمێ شتێک بڵێم بە هاوسەرەکان ئەڵێن خەونەکانتان لەسەر دیواری ماڵێک بنووسنەوە کە دڵنیابن لە تۆکمەی ئەو ماڵە با بەسەر دیواری منداڵی دیکەشان نەڕوخێ بۆی منداڵی دیکەش نەبن بە قوربانی تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر خواتان لەگەڵ.